پەیڕەوی ئەکرێت. بەڵام حکومڕانی ئێستا ئەم کاری کردووە تا ئێستا نەخێ نەکردووە. یعنی ئەنجومەنی وەزیرەکان هەوڵەدەن بۆ ئەوەی دەسەڵات لە دەستی خوا ناکۆ ببێتەوە هەموو شتێک لە ڕێگەی ئەوانەوە بێنی حتا دامەزراندنی کارمەندێکی ئاسایی مجەوری مزگەوتێک فەراشی مەکتەبێک فەراشی دایرەیەک کرێکارێکی ئاسایی وەزیرەکان ئەیانوێت لە دەستی خۆیان نابێت جێبەجێکردنی پرۆژەیەکی بچووک لە دواکەوتوترین یا لە دووترین دێهاتی کوردستان ئەیانوێت بە دەستی خۆیانەوە بێنوێت لەو ڕێگەیەوە خۆیان بەسەر خەڵکا پسەپێنن. ئەمە تا چەند مەسەن ئەتوانین نایبرین ئەمە یەک ئیدارەیە لە کوردستان یا دابەشکردنی ئیدارەیە تا ئێستا تا ئێستا یەک ئیداری لە کوردستانە نییە، دوو ئیدارەیە تا ئێستاش بەناو ینی لەسەرەوە وەزارەتێکی یەکگرتوو هەیە، بەڵام بۆ هەندێک وەزارەت دوو وەزیر هەیە، یەکێکیان بەناوی هەرێمەوە تریشان ینی بەعملی یا بەکردەوە ئەتوانین بڵین تا ئێستا دوو ئیدارێ ئیداری سلێمانی وەکو خۆیەتی و ئیداری هەولێر و دۆچی وەکو خۆیەتی. کاک نوشیروان هەندێک جار ئەڵێن بۆ نمونە کاک نوشیرۆ مستەفا ئەگەر دەسەڵاتی هەیە بێ ڕەنگە سلێمانی جا بکاتەوە بیکا بە هەرێمیش سەر بەخۆ. بەڵێ ئەوە بێگومان لە دەستوری عراقیە مادەیەکی تایە کە هەموو پارێزگایەک بە تەنیا یا لەگەڵ چەند پارێزگایەکی ترە ئەتوانێت هەرێمێکی سەربەخۆ دروست کات. وەکو مەبدا من لەگەڵەوەم بێگومان و پێشم وایە ئەمە مافێکی ڕەوایە حەقێکی مەشروعی هەموو مەحافزەیە کە هەروەکو چۆن ئێمە باوەڕمانەوەیە بۆ هەموو میلەتێک لە دنیا بێ مافی چارەنووسی هەبێ، من باوەڕم وایە کە هەموو پارێزگایەکیش هەبێ مافی بڕیاردانی چارەنووسی خۆی هەبێ. بەڵام لە کوردستانە ئێمە لایەنگری ئەوەین کە هەرێمی کوردستان هەبێت، هەرێمی کوردستان یەکەی فیدرالی بێت، سلەیمانی و هەولێر و دهۆک بەیەکەوە بن و لە پاشە ڕۆژە ناوچە دابراوەکان کەرکووک و سنجار و خانەقین و مەخمور و ئەوانە هەمووی بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان. ینی من ئێمە سەر ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی ئەم دوو حیزبە چیان کردووە بۆ ئەوەی جۆرێک لە ئیندیماج لە بینی بۆت بادینان و سۆران لە بینی هەولێر و سلێمانی لە بینی دهۆک و هەولێر و سلێمانیا دروست ببێت. مەسەلەن چەند ڕۆژنامەی سلەیمانی ئەگاتە دهۆک، چەند ڕۆژنامەی دهۆک ئەگاتە سلەیمانی، چەند کۆڕی ئەدەبی سیاسی ڕۆشنبیری لەلایەن دهۆکیەکانەوە لە سلەیمانی ئەنجامە درێ و لەلایەن سلەیمانیەکانەوە لە دهۆک ئەنجامە درێ و چی کراوە بۆ ئەوەی کە ئەوەی لە زمانی تازەی ئەمە عەسرا پێوترە ئینتیگریشن، ینی جۆرێک لە ئیندیماج بوون، ئیندیماج جۆرێک لە یەکبوون، ینی تێکەڵاوبوونێکە بەرەو ئەو بڕوا لە یەکتریا بتوێنەوە چی کراوە ئەتاوکو من دژی ڕاوەستابم بۆ ئەوی بەسەر نوامان پێ بڵێن. بەعکسەوە من زۆر بەلامەوە باشە کە نەخشەیەک دابنین بۆ ئەوەی تێکەڵاوبوونێکی ئابووری، تێکەڵاوبوونێکی سیاسی، تێکەڵاوبوونێکی کۆمەڵایەتی، تێکەڵاوبوونێکی ڕۆشنبیری، تێکەڵاوبوونێکی زانکۆیی لە بینی پارێزگاکانی کوردستانە بە سلەیمانی و بە هەولێر و بە دهۆک و کەرکووکیشی بخینە سەر، سنجاریشی بخینە سەر، خانەقینیشی بخینە سەر، تووس خورماتوی بخینە سەر، گوێڕی بخینە سەر، ئەمانەی هەموو بخینە سەر، ینی وا کارێکی وا بکەین کە جۆرێک لە تێکەڵاوبوون لە بینی میلەتەکەمان دروست بێ، ینی لە سلێمانی ڕێگە بدەن بۆی کە با مقاویلەکانی دهۆک بێن لێرە ئیش بکەن، ئەو شەریکانی لەوێ ئیستیراد و تەزیرەکەن بێن لە سلێمانی لەقی خوان بکەن و هی سلێمانی بڕوا لە دهۆک بیکاتەوە. جامعی سلەیمانی باشان هەزارێک خوێندکاری هەولێری و دهۆکی وەربگرە، جامعەکانی هەولێر و دهۆک چەند هەزار کەسی خوێندکاری ئێرە وەربگرن بۆی تێکەڵاوی دروست ببێت لە بینی نووسەران و ئەدیبان و ڕۆشنبیران و شانۆکار و ئەوانی ترا تێکەڵاوی دروست بێ. بەوە ئەوە شەرتی پێکەوە ژیانە بیست لەسەر و هەموو شێوە ئەوەیە کە ئەبێ ئێمە ئازادی بۆ میلەتەکەمان تامین بکەین، سیستەمێکی دیموکراتی کراوەمان هەبێ، یەکتری قوبوڵ بکەین، خصوصیەتی یەکتری قوبوڵ بکەین. مەسەلەن ئەوان تایبەتمەندێتی سلەیمانی قوبوڵ بکەن، سلەیمانی تایبەتمەندێتی هەولێر قوبوڵ کات، هەولێر تایبەتمەندێتی دهۆک قوبوڵ کات. بەو جۆرە ئەتوانین ئێمە بەیەکەوە بژین، ئەجینا بە لە ڕێگەی سەرکوتکردن و هەڕەشە لێکردن و ئەوانە پێم وانە ئەوە بە هیچ جۆرێک ئینتیگریشن یا ئیندیماج لە بینی نەکانە دروست بکات، ینی تێکەڵاوبوون دروست بکات. کاک نوشیروان دەستورێک کە ڕەزامەندی هەموو لایەنیشی لەسەر بێت ناتوانێت ئەمە دروست بکات؟ بەڵێ ئەتوانێت، بێگومان ئەتوانێت، بەڵام بەداخەوە ئەم دەستورێکی ئێستا هەیە ئەو ڕەزامەندیە بە کۆمەڵی تیانە. ئێمە ئومێدمان وابوو لە کوردستانە ئێمە دەستورێکمان هەبێت هەمومان پشتیوانی لێ بکەین، هەمومان دەنگی بۆبین و هەمومان بە دەستوری خۆمانی بزانین.
بەڵام ئەو دەستورەی کە هێنایەنە پێشەوە جێگەی داخە بەشی زۆری ڕۆشنبیران و ئەم ناوچەیە دژی ڕاوەستان من ئومێدم وایە جارێکی کە چایەک بەوە بخشێنەوە بۆ ئەوەی دەستورێک لە هەرێمی کوردستانە بێتە پێشەوە جێگەی ئیجماعی کورد بێت یا هیچ نەبێت جێگەی زۆرایەتی زۆری کورد بێت کە هەموو بە دەستوری خۆیانی بزانن و پەیڕێوی بکەن و لەگەڵی بژین. کاک نوشیروان کەواتە ئەگەر ئەمانە هە لە دروشمان بمێنێتەوە پێکەوە ژیان بەبێ کرانەوە و دادپەروەری کاریشی ئاسان نابێت. من پرسیارەکەم جاریش کە دووباراکەم ئەو پرسیارێکە لە تۆم کرد بۆ ئەوەی ئێمە وەکو یەک نەتەوە ئیش بکەین بۆ ئەوەی وەکو یەک هەرێمی کوردستان ئیش بکەین بۆ ئەوەی وەکو یەک حکوومەت یەک دەوڵەت یەک وڵات ئیش بکەین من لە تۆ پرسم لە 18 ساڵی ڕابردووە چی کراوە بۆ ئەو دروستکردنی شتی هاوبەش لە بینی کفری و لە بینی زاخۆ لە بینی کەلار و لە بینی ئامێدی لە بینی عقرە و لە بینی هەڵەبجە چی شتی مشترک دروست کراوە یعنی ئەم حکوومەتە چی مشترک لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ڕێشنبیریەوە کردوێتی بە بەرنامەی خۆی بۆ ئەوەی ئەم میلەتە شعور بۆکە یەک میلەتە یەک وڵاتی هەیە و ئەمە لە شعر دەربێنینە دەرەوە یعنی لە شعر و لە نووسین و لە شعاراتی سیاسی دەری بینێن دەرەوە بیکەین بە بەرنمەیەکی ئیشکردن بۆ ئێستا و بۆ پاشە ڕۆژ بۆ ئەوەی ئێمە خۆمان بەیەک نەتەوە و بە یەک میلەت بزانین چی کراوە من لە تۆ پرسم بۆ ئەوەی کە ئەگەر نەکراوە پێویستە بیکەین ئەگەر کراویشە بۆی درێژەی پێ بێت ئەگەر نەکران ئەمانە نەبن ئەو کاتە لێستۆ نەبێت وایە ئەگەر نەکرا ڕۆژ بە ڕۆژ ئەو درزەی کە لە بینی ئەم ناوچانە هەیە قوڵترە بێتەوە ئەو درزەی لە نێوان ناوچەکانە هەیە بە هەمان شێوە قوڵترە بێت بەڵێ پێم وایە ئەسە درس هەیە ئەو درزە قوڵترە بێتەوە بەڵێ کاک نەوشیروان لە سەرەتای پرسیارەکە یەکەم پرسیارە باز لە مەسەلەی ئیزدیواجێت کرا لە ئێنا ئەمێ بگەڕێمەوە سەربەشێکی ئەو پرسیارە ئەم ئیزدیواجێتە چی وێنەیەکی کوردی دروست کردووە لە دەرەوەی کوردستان زەرری لێ نەیاوە تا ئێستا ئەم ئیزدیواجێت بەڵێ ئەوە جۆرێک ڕەنگەوە بۆ ئەمریکا ئیزدیواجێتی معایر بچێتە سەر یا بۆ دەوڵەتانی گەورە بچێتە سەر کە ئەوانە هێزی گەوریانێ و هێزی وان کە ئینە من بەڵام بۆ ملەتێکی بچووکی وەکو کورد بۆ هێزێکی بچووکی وەکو کورد بێگومانە ئەمە ناچێتە سەر ئیزدیواجێتی معایر لە سیاسەتی کوردیا لە عێراقا زەرری لە کورداوە یعنی ئەگەر ئێستا وەزعی سیاسی کورد لە عێراقا بەراورد بکەین لەگەڵ 5 ساڵ لەمە پێش لەگەڵ 10 ساڵ لەمە پێش پێم وایە زۆر دابەزیوەتە خوارەوە 5 ساڵ لەمە پێش شوێنی کورد لە لای عەرەبی عێراق زۆر لە ئێستا باشتر بوو 10 ساڵ لەمە پێش زۆر لە ئێستا باشتر بوو بەهۆی ئەو سیاسەتە ئیزدیواجێتی سیاسەتەیە کە لە بەغدا پەیڕەوی ئەکرێت و ڕەنگی داوەتەوە لە ناو ئەوەی کە ئێمە بۆ خۆمانمانەوێت بۆ ئەوانمان ناوێت یا ئەوەی کە بۆ لەوانی داواکەین مەسن داوای دیموکراتی تەوافقەکەین داوای ئازادی زیاترەکەین داوای لامەرکەزیە دەکەین داوای حڕیەتی ئەحزابەکەین داوای ئەوەکەین کە ئەقلیات وا معاملە بکرێت و بکرێت هەندێک لەمە لە سیاسەتی کوردی ناو داخلی و هەرێمی کوردستانە ڕەنگی نەداوەتەوە لەبەرەوە ئێمەش متهمین بەوەی کە ئیزدیواجێتی معایرمان هەیە ینی لەوێ جۆرێک ڕفتارەکەین لە کوردستان جۆرێکی کە ڕفتارەکەین و ئەمە بۆ بە سەبەبی ئەوەی کە وەکوتم لە ناو عەرەبی عێراقا هینی کوردی هێناوەتە پێشەوە مەسەن کورد پێش 5 ساڵ لەمە پێش 10 ساڵ لەمە پێش ئەیتوانی بە ئازادی بڕوا لە نەجەف و کەربەلا و حەلە و عەمارە و بەسرە و حتا لە ڕوومادی و لە شوێنەکانی ترایشی بکاوە زۆر زۆر ڕێزی ئەژیراوی نێکرا بەڵام لە ماوەی ئەم 5 ساڵە ئەو ڕێزگرتنە دابەزیوێتە خوارەوە. بەڵێ کاک نەوشیروان دوا پرسیارمەوەیە ئێوە هیچ پلانێکی هەوڵ بن بۆ نهێشتنی ئەم جۆرە ئیزدیواجێتە لە کارکردنە؟ بەڵێ ئێمە هەوڵ دەین لە ڕێگەی ئەو پرۆژانەوە کە پێشکەشی پەرلەمانەکرێت لە ڕێگەی ئەو بەرنمەیەوە کە وەکو بزوتنەوەی گۆڕان تەرحەکەین لە ڕێگەی ئەو ڕێکخنانەوە کە ئێمە لە حکوومەتی هەرێمیەگرین لە سیاسەتی حیزبەکانی هەرێمیەگرین و لە ڕێگای بەرنامەی بەدیلەوە بەڵێ هەوڵەدەین کە ئەوە چارەسەر بکرێت. زۆر سپاس نەوشیروان سپاس بۆ ئەم دەرفەتە. بینەرانی بەڕێز هیوادارین توانیمێتمان بەشێک لە پرسیارەکانی ئەوەی بەڕێزی وەڵام بینەوە کە بەردەوام پرسیارەکانتان لە ڕێگەی info@knc.net پێمانەگات بە سپاس و ڕێزەوە هەموو پرسیارەکانمان پێگەیشتووە سپاسی ئێوەژەکەین و بەخواتان سپێرین.